ئەلقەمی چی ئەڕقەمی چی سەم دەخۆم ئەفەرمێ نالی عەزیز لە بەیتێکا کە باز لە دووری یار و دووری لە نیشتیمانەکە زۆر جوانەکە فەرمێ تاڵی بێ یار و دیار و تار و مار ئەلقەمی چی ئەڕقەمی چی سەم دەخۆم تاڵی بێ یار واتە تاڵی دووری لە یار دیار واتە وڵات تار و مار واتە سەرەوژێر ئەلقەم واتە کوژاڵ کاڵەکە مارانە ئەڕقەم جۆرە مارێکی زۆر کوشن بێ و پیسە سەم واتە ژەهر بۆیە فەرمێ دوو شت هەیە زۆر سەخت و ناڕەحەت و تاڵن یەکەمیان بریتیە لە تاڵی و دووری لە یار و لە ئازیز و لە معشوق دووەمیشان بریتیە لە تاڵی دووری لە نیشتیمان بۆیە فەرمێ ئەگەر ئەم دنیاە تارومار بکەی سەرەوژێری بکەی هیچ تاڵیەک نادۆزیتەوە کە هێندەی ئەمانە تاڵ بن دوو نمونە هێنێتەوە ئەفەرمێ ئەلقەمی چی ئەڕقەمی چی سەم دەخۆم ئەفەرمێ ئەلقەم کە کاڵەکە مارانێ و کوژاڵکە ئەفەرمێ تاڵیەکەی ناگا بە تاڵی دوورکەوتنەوە لە یار ئەڕقەمی چی تاڵی وە ژەهری ئەو مارە پیسە کوشندەیە هەر ناگا بە تاڵی دوورکەوتنەوە لە وڵات و لە نیشتیمان بۆیە فەرمێ سەم دەخۆم واتە من ژەهرێکە نۆشم کە هیچ تاڵیەک ناگا بە تاڵی دووری لە یار و دووری لە نیشتیمان